بینەرانی بەڕێزی NRT ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ئامانجێ منم بە خۆشحاڵیەوە لە بەرنمەیەکی نوێی شەن هاتوومەتەوە دیدارتان. بەرنمەیەم جارەمان سەبارەت بە ئەنتێنەکانی مۆبایل و ئەنتەرنێت و هێڵەکانی پەیوەندیە و پەیوەندی بە تەندروستی مرۆڤ و هاوڵاتیانەوە لەم هەرێمەدا. زۆربوونی هۆکارەکانی پەیوەندی لە هەرێمی کوردستاندا چەندین تاوەر و ئەنتێل و هۆکاری دیکەی مۆبایل و ئەنتەرنێت و هۆکارەکانی دیکەی پەیوەندی لە نێو ماڵان و لە نێو شوێنە گشتیەکان دانراون. ئایا ئەم تاوەر و ئەنتێلانە تا چەندە لەگەڵ پێوەرە تەندروستیە جیهانیەکاندا دێتەوە؟ ئایا ئەو گومانانەی هاوڵاتیان کە دەڵێن ئەم تاوەرانە خراپن بۆ تەندروستی ئێمە تا چەندە لە جێی خۆیدایە؟ ئایا دام و دەستگات پەیوەندیدارەکان و دام و دەستگات تەندروستیەکان ڕایان چییە سەبارەت بە کاریگەریە نێگەتیڤەکانی ئەم تاوەرانە؟ ئایا دەکرێت لە بەربەرژەوەندی چەند کۆمپانیایەک تەندروستی هاوڵاتیان بەگشتی بخەینە مەترسیەوە؟ جمەی خەستەخانە و شوێنەکانی تەندروستی پەیوەندی هەیە بەم دانانی ئەم ژمارە زۆرەی تاوەرەکانەوە؟ ئایا هەر گەڕەکێک چەند تاوەرێکی تێدایە تا چەندە لەگەڵ مەرجە فیزیایی و مەرجە تەندروستی و مەرجە جیهانیەکاندا دێتەوە؟ ئایا ئەو هاوڵاتیانەی ئەنتێن و تاوەری هێڵەکانی پەیوەندی مۆبایل و ئەنتەرنێت لەسەر ماڵ و دوکان و شوێنە گشتیەکانیاندا دەنێن تا چەندە تەندروستی هاوڵاتیانی دیکە لە بەرچاو دەگرن؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لەم بەرنامەی شەندا دەبینن. پێنج دەرەجەیەک بەسەر خۆی یا بەخوار خۆیەوە پەخشیەکە ئەڵێن باشتر وایە 100 مەترێک باشتر وایە 100 مەترێک لە دەوری ئەو بورجە با بڵێن کەسێک نەبێت کە لەوێ بژی باشتر وایە چکە بەپێی ئەم بەحوساتانەوە کووتمان احتیمالی دروستبوونی سەرهێشە نەمانی تەرکیز با بڵێن هەز زوو بێتاقەت بوون نەمانی ئارەزووی سێکسی ئەمانە هەمووی هۆکاریەوەن لە بەحسێکی ترا سەلمێنراوە کە بینیویانە طبعاً پرۆتینێکی پێڵەن ئەلبومین لە خوێنە سریان کردووە لە مێشکی ئەو کەسانەیە زیاتر ئەو پرۆتینە لە بۆری خوێنەکان یەتە دەرویانی تووشی دەڵاندنە بێ ئەوە ژێکێکە لە بحوساتەکانی تر کە سەلمێنەوە بەڕاستی ئەو شەپۆلە کارۆمەگناتیزیانە تیشکی کارۆمەگناتیزی پێڵێن لە تاوەری تەلەفۆنات و هەروە ئەنتەرنێت و تەلەڤیزۆن و رادیۆ دەرئەچێ ڕۆژانە کە بەرکەوتنیان ئەبێ بۆ هەرێکێک لە ئێمە و ژینگەکەمان. لە ڕاستیە ئەم شەپۆلانە تەئسیریان هەیە لەسەر لایەنی سەحی چ بۆ ئینسان بێت چ بۆ ئاژەڵ بە یاخود باڵندە و مێرووەکان بێت و ئەم تەئسیرێشیان یەکسەر کتوپڕ دەرناکەوێت بەڵکو ماوەیەکی زەمەنی دوور و درێژی ئەوێ بەلایەنی کەمەوە لە 10 بۆ 15 ساڵ بگرە 30 ساڵیش ئەنجا ئەم کاریگەریە دەرئەکەوێت لە نەخۆشیە چ نەخۆشی سەرەتان بە یاخود تەئسیر بکاتە سەر DNA و جینات کاتێک کە مناڵێک لە دایک کە بێ بۆ نمونە مشەوه دەرەچێ ئەمەش تەئسیرە کاتە سەر جیناتەکەی بێگومان ئەمە چەند ئەبحاسێک کراوە لە وڵاتە جیاجیەکانە بەس لە ڕاستیە بۆ حاڵەتی ئێستای ئێمە لە کوردستان ناتوانین بڵێن ئەو نەخۆشیانی کە بەرجەستە کراون لە ئێستاە بڵێن خەتای ڕاستەخۆ بڵێن خەتای تاوەرەکانە ناشتوانین بڵێ خەتای ئەوان نییە چکم تا ئێستا توێژینەوەیەکی وا لە کوردستان نەکراوە کە بیسەلمێنێ ئەم نەخۆشیانە چ سەرچاوەکەیانە بەهۆی چ هۆکارێکەوەن یاخود جیهازێکی تایبەت بۆمان نییە کە تێستی ئەو تیشکانە بکە بەرامبەر هەر بینایەک یا بەرامبەر هەر قوتابخانەیەک یان نەخۆشخانەیەک هەبێت. هەموو شتێک بە پێی پێوەرەکان نەبێت یعنی هەموو کەس هەموو هاوڵاتیەک طبعاً ئازادە لەوەی کەەوە هەموو نەوع مەترسیەکی هەبێ ئەگەر معلوماتی تەواوی نەبێ ئەگەر زانیاری تەواوی نەبێ
بەنسبەت تاوەر و بەنسبەت ئەنتێناوە ئێمە وەکو عێراق یا حتا وەکو کوردستانیش یعنی ئەتوانم بڵێم لەوانەیە ئاخر وڵات بین لە هەموو ناوچەکە یاخود لەوانەیە لە عالەمیشا کە مۆبایلی تێچوو بێ پێش ئێمە بە سەدەها وڵات مۆبایلی تێچووە و ئەمە کە کراوە هەڵبەتە بە پێی کۆمەڵێ پێوەری ئینتەرناشنال هەیە کە اتحادی دەولی اتصالات واتە جەمعیەتی پەیوەندیەکانی ئینتەرناشنال نێونەتەوەیی ئەمە دایناوە و هەروەها کۆمیتیەک هەیە پێوترێ کۆمیتی خۆپاراستن لە ئەشیعی غەیرە موعەینە یعنی ئەم ئەشیعی کەهرۆمەغناطیسی کە لە تاوەرەکانەوە دەرەچێت و هەروەها منەظەمەی سەحەی عالەمی ئەو پێوەرانە لە ڕێی ئەوانەوە دانراوە و ئەو کۆمپانیانەی کەوا کەلوپەلی مۆبایل و ئەنتێنا و تاوەر و ئەو شتانەش دروست دەکەن ئەوانە هەر هەمویان بەپێی ئەو پێوەرانە دروستیەکەن وەکەیەتە ناو وڵاتەکانیشەوە بڵێن ئەگەر وڵاتێک مۆبایلی تیاابێ هەڵبەتە هەموو وڵاتێک دەستگای خۆی هەیە تایبەتی هەیە بۆ ئەوەی کەوا ئەو پێوەرانە جێبەجێ بکرێت لەبەر ئەوە ئێمەش لە عێراقا لەبەرەوەی کۆمپانیایکی عێراقین ئەو پێوەرانە ئەلتیزاممان پێوە کردووە بەڵام یەکشت هەیە من ئەمەوێ بۆی هەر بۆ دیقەت باسی بکەم کە جەنابەت باسی مەترسیەکانی تاوەر و ئەنتێناەکەی با ئێمە ئەو دوشتە جیا بکەینەوە تاوەر ئاسنە ئاسن خۆی هیچ نەوە شتێکی لێوە دەرناچێنی لەبەرەوە جارێک وشەی تاوەر یعنی ئەو برجە کە لە ئاسن دروست کراوە مادەی ئاسن دروست کراوە مادەی ئاسنی مغەلوەن دروست کراوە ئەو خۆی یعنی مجرد ئاسنە و هیچ مەترسیەکی نییە ئەو ئشعاعی کە دەرەچێت کە پێوتری ئشعاعی غەیرە موعەین ئەوە لەو ئەنتێنایانەوە دەرەچێت کە لەسەر ئەو تاوەرانە دانراوە بە چ بەرامبەرێک ئێوە تاوەری یەکێک لە کۆمپانیەکانی مۆبایلتان لەسەر ماڵی خۆتان داناوە بەڵێ وڵا بە سیعرێکی دیاری کراوە لە سلێمانیەوە بزانم بە عام ئەمجاکە کارەبای خۆمانی دابین کردووە و ئەم دوو دراوسێشمان دراوسێ ڕاست و دراوسێ چەپمان ئەوانشیان بەشدار پێ کردووە لە پێدانی کارەبا چەندێک وەرەگرن ماگانە چوارە قەونیوە هیچ کاریگەریەک هەستە پێ نەکردو کاریگەری تەندروستیە وێ لەسەر خۆتیان خێزانیان دەوروبەر بەڵێ وڵا ئەو بورجەیە یعنی ئەوە 10 ساڵە بێ لە سەرخانۆکەی ئێمەیە تا ئیسەکیانە خۆمان هەستمان بە هیچ شتێک نەکردووە لە ڕووی ئەوە شۆکاران بۆ مناڵبوون و ئەو شتانە تەسیری هەیە من خۆم زەواجم کردو خۆشبەختانە ئێستا دوو مناڵم هەیە گە بمویستایە ئەمتوانی زیاتریش خوابیدایە براکانشم بە هەمان شێوە و شتێکمان تیا بەدی نەکردەوە و حاڵەقەتێکی شاس کە هەست بکەین لەم دەوروبەرەی ئێمە دروست بوو یان لە ماڵ ئێمە دروست بوو بەڵام بوونی نییە یان بوونی کەمتر لە شوێنیکە لە ساڵی 2010 ڕێک خراوە ئەم حاڵەتە با بڵێن دانان و ڕەخستنی شێوازی دانانی یاسایی و تەندروستی کە باسیەکان بەر لەوە چەندین ئەنتێنا و وەک بەڕێز پێشتر بۆ ڕاستکردنەوە ئەو حاڵەتانەی لەسەر تاوەرەکان دانراون یان ئەو فایبەر و نازانم هێنا زانستیانی کە تۆ وتریتایە دانانی ئەمانە بەر لە 2007 بە چ پرەنسیپێک بووە واتە یان چ پیوانە سازیەکە بۆ پێشتر بەڵێ قسەکە زۆر جوانە طبعا ئەم محدداتی پێوتری محدداتی بیئی کە لە 2007 لە یەکەم جار لە وەزارەتی ژینگەی عێراقەوە دەرچوو لە 2010 جارێکی کە دەستی پیاهێنرایە و تازە کرایەوە و ئەمە وایە لە فترێکی کەشە نەوع محدداتێکی کەش دەرچێت ئەمانە خلاف نییە لە بینیانە بەڵام تەنظیمی ئیشەکە زیاتر ئەکات ئیشە ئیدارەکان زیاتر ئەتوانین بڵین تەنظیمەکە ئەگینا نەوعاً ئەو پێوەرانەی کە دانراوە نەگۆڕاوە ئەو پێوەرانەی کە دانراوە لە ساڵی نەوەتەکانەوە لە ڕێی ئەو دەستگایەوە کە وتمان پێوترێ کۆمیتەی نێونەتەوەیی بۆ خۆپاراستن لە ئەشعای غەیرە موعەینە ئەوە نەگۆڕاوە لە نەوەتەکانەوە لەبەرەوە ئەوە هەر ئەوەیە بەس ئیشە ئیدارەکانی جاری وایە زیاتر ئەگۆڕێ لە مابینی وەزارەتی بیئە لە مابینی وەزارەتی گەیاندن ئەو شتانەی گۆڕاوە
بەڵام بۆ ئەو تاوەرانە یاخود با بڵێن بۆ ئەو سایتانەی کە لە پێش 2007ەوە دانراون دیسان شتێکی غەریب نییە لەبەرەوەی تۆ کە هاتوویت لە دوای 2001ەوە مۆبایل هاتە عێراقەوە یەکەم جار ئاسسیال لە سلێمانیەوە دوای لە کوردستانە دوای لە 2003 لە دوای شەڕی عێراق و ئەمریکا ئەم مۆبایل هاتە ناوە تا ئەو کاتە ئەم شتانە یعنی دامەزرا بوو لە هەموو دنیا یعنی ئەم پێوەرانە هەمووی دامەزراون کۆمپانیەکانی مۆبایل ئەوەی کە تەختیطی بۆ ئەکەن ئەوەی کە پلانە بۆ دائنێن کە تاوەرەکە ئەبێ چەندێ بەرزی بێ ئەنتێناکە لەکووا بێ ئەوە بێ ئەوانە هەمووی دامەزراوە یعنی شتێک نەبووە لە 2007 دروست کرێ ئەوەی لە 2007 بۆ لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو کاتەیە وەزارەتی ژینگە دروست بووە و توێتی با ئەم شتە تەقنین بکەین ینی بیخێنە ناو شێوە قانونێکەوە یا شێوە تەنزیمێکەوە بەڵام لەوە پێش ئێمە کارمان پێ کردووە لەبەرەوەکە ئێمە ئەڵێن مولتەزمین بەوە لەبەرەوە شتێک لەوە پێش نەبووە ڕسمی بێ ئەگینا پێش ئەوە بڵێ ئێمە هەر مولتەزم بوون بە هەموو پێوەرەکان و ئەو پێوەرانە چیە چۆن زانیومانە چۆن کردومانە لەبەرەوەی ئێمە کۆمپانیەکانی مۆبایل ئەوەی کە جیهازمان پێ ئەفرۆشن یاخود ئەوەی کە تەختیطی نێتوەرکەکەمان بۆکەن کەڤرجمان چۆن بێ و لەکووا بەقۆت بێ و چۆن نەبێت و ئەو ئەنتێنای لەکوێ بێ ئەوە هەمووی یعنی پێوەرێکی ئینتەرناشنەڵە پێوەرێکی نێونەتەوەیە هەموو لەسەری ئەڕۆین و ئەو پاوەرەی ئەگاتە ناو خەڵک یعنی ئەگاتە لەشی خەڵک پاوەرێکە بە مەلیوات حسابەکرێ مەلیواتیش زۆر زۆر زاییفە ناگاتە ئەو دەرەجەی کەوا مەترسی دروستکار لەسەر ئینسان بەڵام ئێمە ئەشڵین هەموو شتێک چۆن لە دنیا جانبێکی باشیە جانبێکی سەلبیشیە ئاو خواردنەوەی زۆر تەسەمۆمی ئاو هەیە لە حاڵەتێکا پێوترێ water intoxication ئاوێکی زۆر لە وەزعێکی معەنە بخۆرەوە تەسەمۆمی ئاوەکەی هەوا لە بەعزی حاڵەتی زۆر معەنە ئۆکسسیجینی زیاتر لە حەدی تێپەڕ بکە بۆ لەشی تۆ تووشی تەسەمۆمتەکە و تووشی ئەو خنچێنێ هەموو تەکنۆلۆژیایك هەموو شتێک ئەگەر بە زۆری بەکاری بێنی یا بە شێوەی غەڵەت بەکاری بێنی زەرری خۆی هەیە بۆیە ئەم گایدلاینانە هەیە بۆیە ئەم پێوەرانە هەیە واتە ئەگەر تۆ لەسەر ئەساسی ئەو پێوەرە نەڕۆی هەڵەتە مەترسی هەیە جا ئەو پێوەرانش خۆشبەختانە ئێمە وەکو کۆمپانیەکەمان مولتەزمین پێوەیەوە و تا ئەم لەحسەیەش هیچ خلافێکمان نەبووە خەڵکانێک هەبووە لە ناو عێراقا شکاتی لێ کردوین و توێتی ئێمە ئەم سێرڤسە بۆ ئێمە لەوانەیە مەشاکلی دروست کردی بێ و خەلەلی دروست کردی بێ و مشکلەی سەحی بۆ دروست کردی بێتی چۆتە محکەمەشەوە بەڵام هەمووی لە نەتیجەی نەبووە چونکە تەحویلی یەکەم لوجنەیەک ئەکرێ کەشفی سایتەکە ئەکا بزانێت تۆ مولتەزمی بە پێوەرەکانەوە بەڵێ مولتەزمی سەبارەت بەبوونی ئەو ژمارە زۆرە لە ناو شارەکان بە تایبەتی کە توانی بڵێ عەدەدێکی زۆرە ئەمە چەند لایەنێکی هەیە وەکو بڵێ لە ڕووی شکڵەوە زەرەری زۆری هەیە معنی بە مەنزەری شارەکان بەڵام چەند ئێمە تعلیمات و ڕێنماییمان هەیە لە وەزارەتی ژینگەی عێراقیەوە کە پێمان دراوە سەبارەت بە ڕەزامەندی بۆ بورجانە کە موافقەت وەربگیرێ بەڵام بە تایبەت دەمەی ناو شارەکان ئێمە کاتێک کە وەزارەتی ژینگە هەبووە وەزارەتێکی تازە بۆ لە کوردستان تا بڵێ یعنی 2007 دامەزراوە کە تیایدا ئەو بورجانە پێشتر دانراون مەسەلەن ناو شاری سلێمانی بورجی مۆبایلەکان پێشتر ینی پێش چەندێک موافقەت و شتی پێدراوە و دانراوە کە ئێمە ئەو کاتە وەزارەتی ژینگە نەبووە یعنی مەسەلەن لە دوایەوە بۆیە بۆ بەهاتنایە بە موافقاتی ژینگەی وشتیوە ینی وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی بە داچوونی بۆ ئەمانە بکردایە کە بێن موافقات وەربگیرێ ینی ئێستا مەسەلەن ئەو بورجانە ناتوانین بڵێن کە مخالفە نیە بەس تیاشایەتی ئەکیت کە مخالفی هەیە بۆ نمونە چەندە تعلیمات و ڕێنماییمان هەیە ئێمە لە ڕێنمایەکانە ئەگەر بورجەکان سەرەکی بێ کە زیاتر لە دەروی شارە ئەمەدا ئەنرێ ئەبێ لە بەرزی 15 مترەوە لە ڕووی زەویەوە بێ و ئەگەر فەرعی بێت بورجی ئەمانی زیاتر لە سەربانی ماڵەکان دانرێ ئەبێ 10 متر بێ لە ئاستی ڕووی زەویە و 4 مەتریش بەرز بێ ئاستی ئەنتێناکان لە سەقفی ئەو ماڵەوە و ئەبێ ئەو سەقفەش کە کۆنکرێت بکرێ اینجا ڕێپێدرێ کە ئەو بورجە لەوێ دابنرێ تا چەنە هەستەکەی ئەمە دانانی تاوەر و ئەنتێناکان لە ناو شارەکانی هەرێمی کوردستان پەیوەستە بە مەرجە تەندروستی و فیزیانەی بەڕێزە باسە کرد
گەر بڵین ینی ئێمە وەکو دراسی هیچ دراسەیەکی وامان بۆ نەکردو چونکە خۆتەزانانی ینی زۆرە ژماری بورجەکان وەکو توانین بڵێ وەکو سەحنی سەتەلایتی لاتۆ لە سەربانی ماڵەکان ئێستا ینی بەرەو زیادبوونی شەڕوە ئەمەش ڕێکەوێتەوە سەرچی سەر پێویستی خەڵک ینی مەسەن کە ئەو بورجانە دائەنرێ ئەو شوێنەی کە زیاتر مۆبایلتیا بەکارێت پێویستیانە بێت کە بورجی کە دابنرێ ئێمەش چەند شەریکێکی سەرەکیمان هەیە زێنە العێراقمان هەیە تازە و هاتووە کۆڕەک تێلیکۆمان هەیە و ئاسیا سێڵمان هەیە کە ئەمەش بێتە هۆی چی هۆیەوەی بورجەکان زیاترە بێ یعنی هەر شەریکە و لەوانەیە مەسەن لە گەڕێکەکە چوار بورجانێ ئەمە بەهۆی بۆ لە ڕووی یاسایی شۆیا و ڕێنمایانە بیانگرێتەوە وەکو پێم وتی ئێمە پێشتر ینی موافقاتی ئێمان نەبووە و وەزارەتی ژینگە و جوودی نەبووە ئەو کاتە و ئێستش ئەو بورجانەش هەر کە دائەنرێ لە ناو شارەکان لە سەربانی ماڵانە ینی سوتفەمان نەکرێت نەهاتوون بۆ موافقەت ئەوانی کەیان زیاتر هەمووی دەرەوەی شارە ئەگەر بکرێت شێوازی دابەشبوون و بڵاوبوونەوەی تیشکەکانی تاوەرەکانمان بۆ بکەیت بەڵێ خۆی لە ڕاستیە تاوەرەکان چەند جۆرێکیان هەیە هەیەە لە نێوان 1969 بۆ 1970 مێگاهێرتزە جۆری واشمان هەیە لە نێوان 900 بۆ 1970 مێگاهێرتزە و هەشیانە جۆری 2110 بۆ 2170 مێگاهێرتزە ئەوەی کە ئێستا لە کوردستانایە بە پێی زانیاریە بیدایەتەکانی خۆم بڵێن ئەوەلیەکان لە نێوان 900 بۆ 1970 ئەو تاوەرانی کە دانراون بە تایبەتی ئەوانەی مۆبایلەکان مۆبایل فۆن پێوترێت شێوازی دابشبوونەکەشی بەم شێوەیە ئەگەر تۆ لێرەیە تاوەرێکت هەبێ ئەنتێنایەکە هەبێ تیشکەکە بەم شێوەیە شەپۆلەکانی بڵاو بێتەوە ئەگەر ببینی ئەو هەر کەسێک یاخود ئاژەڵ بێ ئیتر باڵندە بێ ئینسان بێ هەر کەسێک کە بەرکەوت بێ لێرەیە نیشتەجێی ئەم شوێنە بێت ئەمەی کە شینە تۆخەکەیە ئەوە زۆریترین کاریگەری لەسرە ئەم منتیقێش لەکوێوە دەست پێگات طبعاً ئەم شەپۆلانە دابش ئەکرێن لێرە لە 50 بۆ 300 متر بە بەرزی لە 15 مترەوە دەست پێکە هەتا 50 متر و بە هەمان شێوەش ئێستا ئەگەر بێت شەپۆلەکان دابشکەی ئەوەی بکوێتە ئەم منتیقەیە کە پێی ئەوترێ پرایمەری لوب ئەم لێرە زۆرترین خەتەریەتی لەسرە کاریگەریەکی زۆری لەسرە لەم منتیقەیە و بە هەمان شێوە دابەشە بێ واتە لای ئێمە کە ماڵێک لەسەر سەربانەکەی دایناوە ئەوەی کە لەژێر تاوەرەکە ئەژی تەسیری بۆ خۆی نییە بەس ئەگەر هاتوو عیمارەیەک یا بینایەک بەرامبەری بێ چەند قاتێک بێ ئەو قاتانی کە بڵێن ئەو بەرامبەری ئەو تاوەرێ و هەروەها بۆ نمونە لێرەیە ئەمە دراسەیەکە لە هندستان وەکو بەڵگەیەک ئەتوانین بەکاری بێنین ئەم بینایە لێرە بەرامبەر ئەم تاوەرە بووە حاڵەتی سەرەتانیان دۆزیوەتەوە کە لە دووری 50 بۆ 300 متر ئەم بینایە هەبووە لە قاتی پێنجەم هەتاوەکو دەیەم 6 حاڵەتی سەرەتان لەم بینایە هەبووە بەهۆی ئەوەی کە لەم تاوەرۆ نزیک بووە سەرچاوەکەشیان گێڕاوەوە بۆ ئەم تیشکە کە بە بەردەوامی لەسەر ئەم دانیشتوانە بۆ کە لێرە ژیاون لە کاتی خەوتنیان و نان خواردنیان و هەڵسان دانیشتیان ئەمان چیان کردوێت تیشکیان وەرگرتووە بە بەردەوامی زیزانم ئەم بەرنمەیە گەرەکێتی بە دوواداچوونێکی بێلایەنانە بکات بۆ گرفت و مەترسیە تەندروستیەکان کە لای هاوڵاتیان هەیە و لێرەوە پێتان دەڵێن ئەم بەرنمەیە نایەوێت لە بەرژەوەندی هیچ کەس و لایەن و کۆمپانیایەک بدات بەو هاوڵاتیانەش دەڵێن کە ئەنتێن و تاوەر لەسەر ماڵ و دوکان و شوێنەکانیانە ئێمە نامانەوێت لە بەرژەوەندی ئەوە بدەین بەڵکو مەبەستمانە تەنها و تەنها هەر کارێک بکەین لە خزمەت تەندروستی خودی خۆتان و هاوڵاتیانی دەوروبەرتاندا بێت تاکو هەمووان پێکەوە بتوانین وڵاتێکی تەندروست بە مانای وشە دروست بکەین. بەڕای بەڕێز دانانی ئەم هەموو تاوەرە لە شارەکانی هەرێمی کوردستانە کە بێ بە بەرنمەیە کاریگەری ڕاستە و خۆی تەندروستی هەیە بە تاکید وەکو پێم وتی بە حسات ئەوەی بە حسات ئەمانە هەمووی هیچی قسەی من نییە ئەمانە هەمووی بەڕاستی سایتێکی پێڵەن پاپمێت ئەگەر مەسەلەن کەسێک حەسکا لەو سایتەیە زۆر شتیتیایە ئەوە با بڵین لە ئینتەرنێتە سایتێکی پێڵەن پاپمێت هەرچی شتێک لە بواری توبە بە حسات کرابێ لەوێ نەشرەکرێ عالەمیەن ئەم بە حساتانە هەمووی لەوێ هەیە هەمووی ئەویان سەلمانەوەکو جارێک تریش دووبارەیەکردمەوە نەمانی تەرکیز هەتا ئەڵێ کە ئابە سەر ئێشە مەسەلەن نەمانی ئارەزووی سێکسی با بڵێن زوو هێست بە هیلاک بوون ئەمانە و زیادبوونی پلەی گەرمی لەش
و زیادبوونی لێدانی دڵ ژمارەی لێدانی دڵیش چکە بەهۆی پلەی گەرمی لە شۆکە بەرزە بێتەوە لێدانی دڵی زیاکە ئەمانە هەمووی کاریگەری ڕاستەخۆن. یەکێک لە دکتۆرەکان بەێمێ ڕاگەیانوە کە بوونی ئەمانە کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئینسان لەسەر خوێنی لەسەر هیلاکبوونی لەسەر کەمبوونەوەی ینی چەند دیاری دەیەک هەیە بە تایبەت لەگەر لای جەنابێت بە شێبێت ئەوە لای دراوسەکان زیاترە کامە. بەڵێ وەڵی من وەکو پێم وتی خۆمان حەز بە هیچ شتێک ناکەین ئستا من خۆم لەو ماڵا خۆمەژیم تەندروستی خۆم و خێزانەکەشمان زۆر باشە و زۆر ئاسایە و بگرە هیچ نەخۆشی و هیچ شتێکمان نییە ئەگەر بەوەنی ئەوە بیان بۆ نشتێکی کێشەوە بێ هیچمان نییە. پرسیارە لێ یەکەم بە ئەم پرسیارەم تایبەتی بێ ئەگەر ئەمە کاریگەریەکی خراپی بۆ تۆ هەبێت بۆ دراوسەکان زیاترە ئەی چی مامەڵەیەکە کرێ لەگەڵ و دراوسیانە لە کاتێکا و هیچ بڕە شتێک وەرناگرێت هیچ پارێ وەرناگرێت بەڵام دراوسەکەی تاوەرێکی داناوە و لی سوودمەند دەبێت. بەڵێ وەکو سوودمەندبوونەکە دوو بەشە موچەیەکە و کارەباکەیە ئێمە وەکو پێم وتی هەردوو دراوسەکەمان کارەبیان هەیە ئەوانش بەشدارن لە سوودمەندیەکە ئەو شۆکو یارمەتی وەکو مەرجی ئاسیاسیڵ نییە ئەمجا وەکو بەرپرسیارەتی و زیانەکانیش ئەوە پەیوەندی بە ئاسیا و پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەگەرەک و ئەوە زیانێکی هەیە یان شتێک ئەو کاتەوە حکوومەتی شێ و ئاسیاسیڵیشی بربژی ئاسیایە ئەوان بەپرسن توان وەڵامی پرسیارە بنەوە. هەڵچەم گەڕەکە کە چەند تاوەرێکی هێڵەکانی مۆبایلەوەوانەی تایە هەستەکەی هیچ کاریگەریان مەترسیێکی هەبێ وڵاتەبانەوە هەل لە ڕێی دکتۆرە بەڕێزەکانەوە ئشارەتیان دواوە کە خەتەراتی هەیە بۆ سەر خەڵک دێسە بۆ منە خاڵەزاج خۆم لە معاملی چیمەتۆی تاسڵژەیە ئێستا ماڵیشیان لێرێ لە ساڵێکە لە ساسی لێ یاوە هەیە لە سا 6 دیاوە لەگەڵەتی پیرە بە پێی تەمەنەکەی ئەمێشتا ئەسیری هەیە بە دڵنیایەوە چونکە لە ئەمریکا من لە بەرنامەکانە سیرێکم لە دووری مەسەش یا لێدانیان سیاجی بۆکەن و حرەچیشی نییە بە سیاجی بۆکەن سەرپەرشتیەکەن و تەواو لە دووری ئەدانی داینانێن خەتەراتی هەیە بە دڵنیایەوە. تۆ یەکێک لە گەڕەکانی شاری سلێمانی تاوەر لە گەڕەکیەوە هەیە؟ بەڵێ هەیە بڵێ. تاوەری چی؟ تاوەری تەلەفۆن و هی ئەنتەرنێت و ئەمانە. چۆن بۆ معاملەی ئەمە لەگەڵەیە لەسەر چ ماڵێکە چەند ماڵ لە گەڕەکیەوە هەیەی؟ وەڵاهی 3-4 ماڵ لە گەڕێکی ئێمە لەسەرێتی و دایناوە. هیچ کاتێ بۆ کێشەیە مشکلەیە گیان شکاتێ شتێ لەم ڕێگەیەوە شکات بووە هەیە شکاتیش کرا و بەنسبەت تاوەرەکانیشەوە کەس پێی خۆش نییە لە گەڕەکە دانرێ و یعنی بگرە زەرەری زیاترەوەی لە قازانجی. بۆچی پێدان خۆش نێدانرێ؟ وەڵاهی بۆ هەموو شتێک بڵێم بەنسبەت نەخۆشیەوە بەنسبەت گەڕەکەکانەوە پێیان خۆش نییە زۆربەی زۆری زەرەری هەیە بۆ گەڕەکەکان. لەو گەڕەکە ئێرپانە برجێکی لێە تۆزە تاسیراتی هەیە بۆ گەڕەکەکەمان لەبەرەوەی تۆزە گەڕەکەش خەڵە باڵغە و برجەکەش تۆزە جێەکەی زۆر باش نییە برجەکان دەوێت بە زۆری لە دەرەوە شارەوە بن. وەڵایی مەسلەی ئەو برجانە کاریگەریی زۆر خراپی هەیە لەسەر هاوڵاتیان خاستن بۆ مێشک تەسیرێکی زۆری هەیە وەک چۆن مۆبایل ناتوانانی لە پشتەری خۆتی دانی کاریگەری زۆری هەیە لە شاری کۆژ لە زۆر شوێنەکان لە زۆر گەڕەکان هەموو ئەم برجانە دانراون لە ناو مارەکان. چارەسەرەکە لای حکوومەتەوە چارەسەرەکەی سە تۆ بچێ بۆ کۆمپانیەکە جواب بوونەوەتەوە ئەلەمە حکوومەت ڕێی پیاوە وایشە سەم لەگەڵ جەماعەتێکا یەک دوان دراوسی خۆیان ئەمانی ئەم دیوە ئەمانە چوون منیشیان برد تاوان ئێمە بلۆکێکمان بینە خۆم پیاوەزان چوین وتی کاکە ئێمە ڕێگە پێدراوی لا حکوومەتین و یانی وەک شتی حساب بۆ ناکات. ئێوە چوون بۆ شکات؟ ئای پێ شکاتداڕەوە لە پێش لە شوتەوە نردی اینجا شوتە ئەو جەماعەتی نار بۆی من خۆم هەڵ لەگەڵیان نەبووم هەتا چوون و هاتیشنەوە. بۆچی شکاتان کرد؟ وەڵاکە لای بەرێ خۆ ئێمە قەزێمان حەسوودی نییە بڵێن یانی تۆ بڵێن ئیسفادێکی بۆ سەروان و حەزەکەم ڕۆژی دەفتەری ئیسفادەکە چی زەرێکی بم لەوانەیە گەر ئەو بوو نەبێ من نێشم بێت
شتێکی من هەر دەفحەکە چەند ڕۆژ لەمە پێشتون شکاتان کرد دەمێکە ینی تازە دانرابەوە بۆ چی شکاتان کرد وەڵایی بۆ ئەوەی کە ئاوا بیستمان بڵێن خەڵک ئەوەنە زەرری هەیە 500 مەتر بە دەورەوە ئێمە لە ژێرای تاوان بۆ ئێمە زۆر کاریگەرتر هە لە بەرەوەچی لەبەر ماڵ و ناڵی خۆماڵێ بۆ ئافرەتی گەنج بۆ نەزۆکی بۆ زەلام بۆ ئەمانە هەمووشت لەبەرەوانش نەخۆشەکان ئەگەر هەبێتن تحویلی لوجنەی طبی کراوە هیچ نەوعە مسببێکی مباشریان نەدۆزیەوەتەوە لە مابینی نەخۆشی ئەم کەسە شکاتکەرە لەگەڵ ئەجهیزەی لەگەڵ شەبەکەی مۆبایڵا و لەبەرەوە نەتیجەی محکەمەکە نەبووە واتە ئیلتیزامەکە لەوێ هەیە بەڵام ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین و دائیمەن ئەبێ یعنی وەکو وعیەک بڵاو بکرێتەوە بە خەڵکا کە ئەوەیە لە حاڵەتێکی معەنە زەرری هەیە کە ئەو حاڵەتە لە لای ئێمە وجودی نییە ئەویش ئەوەیە ئەنتێناکان زۆر نزیک بێ لە خەڵکەوە لە ماوەی چەند مترێکا بێ ئەوەش لە لای ئێمە خۆشببختانە وجودی نییە هەندێک لە کۆمپانیەکان دەڵێن و خەڵکانێکی ئاسایی دیکەش دەڵێن کاریگەری نییە لەسەر تەندروستی مرۆڤ و پاڵپشت بە چەند بەحسێک کە لە جیهاندا کراوە یان لە وڵاتانی دیکەیە کراوە بە تایبەت وڵاتانی پێشکەوتوو بەڵێ لە ڕاستیە زۆر کەس ئەواڵێ بەڵام لێرە من چەند بەحسێکم لایە کە کراوە لە وڵاتانە بۆ نمونە ئەمە لێرە لە ئەڵمانی ئەم بەحسە کراوە لە ساڵی 1993 تاوەرێک دانراوە ئەم تاوەرە پاش چەند ساڵێک لە دووری 400 مترەوە بۆ دوورێکەی لە تاوەرەکەەوە سێریان کردووە نسبەتی سەرەتان ئەمە لێرەیە نسبەی نەخۆشی شێرپەنجە بەرز بووەتەوە سێریکە لەم نسبەتەوە بەرز بۆتەوە بۆم نسبەتە بۆم کەمیەتە و هەروە سێریان کردووە ڕێژەکە لە پیاوانە زیاترە وەک لە ئەفوەن لە ژنانە زیاترە وەک لە پیاوان بە بەراورد کاتە کاریگەری لەسەر ژنان زیاترە و بە هەمان شێوە جارێکتر لە وڵاتێکتر ئەم بەحسە کراوە سالزبۆرگ لێرە بینیوانە بە پێی چی لە نێوان هێرتزەکەی و لە نێوان نسبەتی کانسەر بڵێن شێرپەنجەیە دیاریان کردووە لێرە هەتا گەشتۆتە 1000 هەرتز لێرەیە چی بووە نەخۆشی سەرەتان زیاتری کردووە و بە هەمان شێوە لە وڵاتە جیاجیەکانە ئەم توێژینەوانە کراوە کە زۆرینەی بڵین شێرپەنجەکانیش چی بوون شێرپەنجەی دەماغ بوون مێشک بوون و هەروایی خوێن بووە کە دەستنیشان کراوە وابزانام ئەمەش لە لای ئێمە بەرچاوە ئەم نەخۆشیانە ئەتوانین بڵین بەرزبوونەوەی ڕێژەی نەخۆشیە بە تایبەت مەترسیدارەکان لە هەرێمی کوردستانە پەیوەندی هەیە بە هەبوونی ئەم ژمارە زۆرەی تاوەرەوە لە هەرێمی کوردستان خۆی زۆر سەرچاوە هەند بۆ دروستبوونی ئەم نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیە ترسناکانە بەڵام تۆ ناتوانانی لێرە ئێمە تەحدیدیکەین وەگوتم گروپێک نییە کۆمەڵێک نین ئیش بۆم سەرچاوی ئەم نەخۆشیە بکەن من لێرە ئەتوانم بڵێم ئەم نەخۆشیانە هۆکاری تاوەرەکەیە ئەشتوان بڵێم خەتای تاوەر نییە بۆ لەبەری توێژینەوەیکم لەبەر دەسانی لە کوردستان بەس لە عالەمە لە وڵاتە جیاجیەکانە توێژینەوەکانیان هەیە هەرکەس بەپێی وڵاتی خۆی مەژنێ لە وڵاتەش لە هەموو پارچێکی وڵاتەکە ئەلانێ لە شارێکی بچووک ئەگەر هاتوو دیزانی تاوەرەکە بە شێوەیەکی سەحی و ڕێکوپێک نەکرابێ ئەم نەخۆشیانەی لێکەوێتەوە وەک پێشم وتی کتوپڕ نییە ئەگەر تۆ بی لە کوردستان ئێستا توێژینەوەیەک بکەی بڵێ خەتای ئەم تاوەڕێ ناتوانانی ئەبێ بیدایەتەن تەحدیدی سەحەتەکە بکەیت تەندروستیەکە بکەیت بزانین چەند ئالەی سەرەتانە هەیە لە دەوروبەری ئەم تاوەرانە و پاش چەند ساڵێک کە تۆ جارێکی تر دراسی ئەم تەندروستی خەڵک بکەیتەوە لەو مەنتیقەیە و ڕێژەی سەرەتانەکان دەستنیشان بکەیتەوە تا بزانی ئەم هۆکارانە ئەتوانی بیگەڕیتەوە بۆ تاوەرکەیان نا یا باسم کرد هێنانی جیازی تایبەت هەر کەسێک پسپۆر بێت لەو بواری فیزیە ئەتوانێت بزانێت کە ئەو تیشکە بەرکەوتنی چەند بێ بۆ مرۆڤێک ئەبێتە هۆکاری ترسناک بۆی لە وەتی کە مۆبایل دانراوە و بە تایبەتیش لەم پێشکەوتنی گەیاندن لە کوردستانە بەهۆی دانانی تەلەفۆنی بێسیم بەهۆی دانانی کۆمپانیەکانی ئەنتەرنێت ژمارەیەکی زۆر لە بورجەکان دانراوە لە شار و شارچکەکانە بۆتە ترسێک لەلایەن هاوڵاتیانەوە بەڵام زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندنەوەی لە ڕۆژنامەکانە کە قسەم تیا کرد بێت سەبارەت بۆ راپۆرتانی کە تاکو ئێستا هەبێ هیچ ئیسپاتی نەکردووە کە کاریگەری لەسەر ڕاستەخۆی لەسەر مرۆڤ هەبێ بەڵام ڕێنمایی هەیە لە بەکارهێنانیان لە هەموو بوارەکانە من بە هاوڵاتیان ئەڵێم هەموو ئامێرێکی بێسیم ئەمڕۆکە لە کوردستانە کارەکە لە هەموو وڵاتانی جیانە کارەکە ئەو مۆبایلێکە لە کوردستانە بەکارێت ئەتوانین بڵێن یەک لەسەر سێی هەموو هاوڵاتێک لە جیهانە بەکاری هێنێ و پێش کوردستانیش بە 10 ساڵ و 15 ساڵ لە وڵاتانی دەرەوە بەکارهێنراوە و ئەم تەکنۆلۆژیای هاتوتە کایەوە هەر تەسیراتێک هەبێ هەر زەرەیەک هەبێ بۆ مرۆڤ بێگومان
تەجاربی بەردەوام لە وڵاتانە هەیە بۆ ئەوەی کە ڕۆژ لە ڕۆژان ئێمەش پێمانەگات کە بزانین تاسیراتەکەی چییە و حەلەکەشی چییە. بە شێوەیەکی زانستی بیسەلمێنیت کەبوونی تاوەر و ئەنتێنەکانی هێڵی پەیوەندی و مۆبایل لە نێو شارەکاندا مەترسی ڕاستەوخۆیە بۆ سەر تەندروستی مرۆڤ و بە چه سەرچاوەیەک؟ بە پشتبەستن بەو توێژینەوانەی کە من لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردوودا لە ئەنتەرنێتە وەرم گرتووە بە خۆشم پێم خۆش بۆ کە جوابی ئەو پرسیارە بەمەوە کە ڕێژەی زیادبوونی شێرپەنجە و نەخۆشیە کوشندەکان لە کوردستاندا بە تایبەتی و لە جیهاندا بەگشتی زیایی کردو هۆکارەکەی چییە؟ دەرەنجامی ئەوە من یەکێک لە هۆکارەکانی کە گەشتومەتەوە ئەنجامە ئەوەیە بوونی بورجی مۆبایل لە نێو شارەکاندا تەنانەت ڕادیۆ و تەلەڤیزۆن و ئەنتەرنێتی وایرلێسیش بە هەمان شێوە و هەموو ئەو بورجانەی کە پشت بە شەپۆلی مایکرۆوێڤ دەبەستن کە ڕێژەی لەرەلەریان بەرزە و پێیان دەوترێت شەپۆلە کورتەلەرەکان کاریگەری ترسناکی بۆ سەر تەندروستی مرۆڤ هەیە. ئەم توێژینەوانە لە زۆر شوێنی دنیاە ئەمڕۆ سەلمێنراوە و لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیاە کاری بۆ ئەکرێتەوە هەوڵی لابردنی بورجی مۆبایل لە نێو ئەوەدانەکانە دەدرێت و دەیگۆڕن بە بورجی بە مانگە دەستکردەکان یاخود بورجەکان دەبنە سەر بەرزاییەکان و سەر شاخەکان. گومانی تێدا نییە یەکێک لەو توێژینەوانە کە فرایدلهایم فۆلنهۆرست کە خۆی زانایەکی ئەڵمانیە و زانایەکی کیمیاییە بۆ ماوەی 45 ساڵ لە کۆمپانیای سیمنز ئەڵمانی کاری کردووە خۆی تووشی نەخۆشی شەرپەنجەی ئەسقام بووە بەهۆی کاریکردنی لەژێر ئەو کاریگەری و شەپۆلاندا و لە دانیشتنێکدا کە لە کۆمەڵی دۆستایەتی عەرەب ئەڵمان بەستوێتی لەو ساڵانی دواییدا ئەوەی ڕاگەاندووە کە بوونی بورجێکی مۆبایل لەنێو ئاوەدانیەدا بوونی بورجێکی مۆبایل لەنێو ئاوەدانیدا وەکو بوونی کوورەیەکی ئەتۆمی بچووک وایە لەو شوێنەدا. ئەگەر لە ڕاستیدا ئێمە وەکو هاوڵاتی یاوەکو وڵاتە تازە پێگەشتەکان وەکو هاوڵاتیانی وڵات تازە پێگەشتەکان لەم ڕاستیە وەکو پێویستێ نەگەن ئەو کەسانی کە لە بواری شەپۆل و مایکرۆوێڤدا کار دەکەن تێدەگەن کە مەترسیە چەند گەورەیە. لە ئەنجامی ئەم توێژینەوە لە ئەنجامی ئەم تەسریحەی ئەم زانایەوە یەکێک لە توێژینەوەکانە کە لە شاری نایلە لە ئەڵمانیا ئەنجام درراوە لە ساڵی 1990 بۆ 2004 دکتۆرەکان تێبینیان کردووە کە نزیکەی 1000 کەس لە توشبوانی شێرپەنجە بە شێوەیەکن کە لە ڕاستیدا تەمەنەکان زۆر نزمن و ڕێژەکەش زۆر زۆرە بۆ شاردشکەیەکی بچووکی وەکو نایلە کە بەقەدەر ئاربەتی ئێستای ئێمە نابێت. دکتۆرەکان و پسپۆڕەکانی ئەم بوارە بە شوێن هۆکارەکانی داگەڕاون و لە ماوەی ساڵی 2004 بۆ 2009 بۆ ماوەی 5 ساڵ توێژینەوەیان لەسەر ئەم مۆزوعە کردووە و گەشتونەتە چەند دەرەنجامێک. یەکێک لەوانە ئەوەیە کە لە مەودای 500 مەتری ئەو پێش هەموو شتێک بە شوێن هۆکارەکەی داگەڕاون کە هۆکاری توشبوونی ئەم ڕێژە زۆرە بۆ ئەم شارۆچکە بچکۆلێ چییە. بە پێی پرۆفایلی کەسەکان کە لای خۆیان تۆمارە بۆیان دەرکەوتووە ئەم 1000 کەسە دانیشتوو یەک گەڕەکەن. کاتێک کە بە شوێن هۆکارەکە گەڕاون بە بۆچوونی خۆیان بە پێشبینی خۆیان وا بووە کە تاوەری کارەبا یاخود قیتاری کارەبایی لەو جێگەیەدا هەبێت یا کارگەیەکی قورسی کیمیایی هەبێت. بەڵام دوای بۆیان پێیان سیر بووە کە هیچ شتێک لەمانە نەبووە تەنها بورجێکی مۆبایل لە نێوەندی گەڕەکەدا هەبووە. بۆ بە پێی ستانداردی سەلامەتی ئەڵمانیا بوونی شەپۆلی مایکرۆوێڤ لە هەوادا ئەو مەودایان پێواوە کە لە بورجەکەەوە بۆ چەند کاریگەری ترسناکی هەیە ئەم بورجە. مەودایەکی 500 مەتریان دیاری کردووە کە بورجێکی مۆبایل لەو شوێنەدا بۆ واتیە و بۆ هێز و توانای ئەو بورجە لەو شوێنەدا مەودایەکی 500 مەتریان دیاری کردووە. لە ئەنجامدا گەشتونتە ئەو دەرەنجامی کە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە و بە جۆرەکانی شێرپەنجە کە 7 جۆریان لەسەر و هەمویانەوەن لە مەودای 500 مەترەکە 1/3.3 واتە ئەگەر کەسێک لە دەرەوەی بازنەکە بە شێوەیەکی سروشتی تووشی شێرپەنجە بێت لە تەمەنێکی سروشتیدا ئەوە لە تەمەنێکی نزمتر و بە ڕێژێکی زیاتر 3 کەس بۆ 4 کەس لەناو ئەو بازنەیەدا تووشی شێرپەنجە دەبن. لە گرنگترینی ئەو جۆرە شێرپەنجانەی کە تۆمار کراوە لەویا شێرپەنجەی مەمکە کە ڕێژەکەی لە سەر و هەموو ڕێژەکانی ترەوە بووە و شێرپەنجەی خوێن و شێرپەنجەی پرۆستات و شێرپەنجەی جگەر و هەندێک لە شێرپەنجەکانی تریش.
نەخۆشەکان ئەگەر هەبێتن تحویلی لوجنەی طبی کراوە هیچ نەوعە مسببێکی مباشریان نەدۆزیەوەتەوە لە مابینی نەخۆشی ئەم کەسە شکاتکەرە لەگەڵ ئەجهیزەی لەگەڵ شەبەکەی مۆبایڵا و لەبەرەوە نەتیجەی محکەمەکە نەبووە واتە ئیلتیزامەکە لەوێ هەیە بەڵام ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین و دائیمەن ئەبێ یعنی وەکو وعیەک بڵاو بکرێتەوە بە خەڵکا کە ئەوەیە لە حاڵەتێکی معەنە زەرری هەیە کە ئەو حاڵەتە لە لای ئێمە وجودی نییە ئەویش ئەوەیە ئەنتێناکان زۆر نزیک بێ لە خەڵکەوە لە ماوەی چەند مترێکا بێ ئەوەش لە لای ئێمە خۆشببختانە وجودی نییە باس لە پێوانە سازیەکەی ئایا لە هەرێمی کوردستانە و یان وەزارەتی ژینگەی عێراقی یان ژینگەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هیچ ئامێریکیان تاکو ئێستا نییە بۆ پێوانەکردنی ئەو واقعایی کە لە ئەنتێنا و لە ئامێرەکانی ئێوە دەرەچێت زمانە چیەکە ئەوەی مەڕێز ئاماژەی بۆکەی ئێوە پێوی پابندە زۆرم پێخۆشە ئەو مۆزوعات طرح کرد ئەو مۆزوعات وروژان لەبەر ئەوەی کە مختلفم لەگەڵ تا وەزارەتی گەیاندن و وەزارەتی بیئە و هەیئەی ئیعلام و اتصالات کۆمیسیۆنی گەیاندن و ڕاگەیاندن کاملەن لە عێراقا کاملەن هەموو نەوعەسێتێکی فحوساتی ئەو واڵیەیان هەیە کە لە ئەنتێناکانەوە دەرەچێ بەڵکو هەموو زانکۆکانی عێراقیش هەیەی یعنی زانکۆی کوفە خۆی بەحسێکی کرد زانکۆی بەغا بەحسێکی کرد زانکۆی مستەنسەریە بەحسێکی کرد زانکۆی بابل بەحسێکی کرد و نەتائجی بەحسەکان هەمووی کوردستانەکەم بە تایبەتی و ئەمە قسەی ژینگەی شاری سلێمانیە حاڵێمە هیچ ئامێرێکمان نییە بۆ پێوانەکردنی دا ئەوە کەواتە خەلەلی ئەوانە یعنی وجود نەبوونی ئامێرێک ئەگەر وابێت نەبوونی ئامێرێک لە دائیرەیەکی ژینگەی هەچ محافظەیەک نابێ بە دلیل تۆ ئەوەی خەڵک بتۆقێنی بڵێ وەڵاهی لەبەرەوەی من ئامێرم نییە و لەبەرەوەی ناتوانم فەحسەکە بکەم ئیتر شتەکە زەرری هەیە تۆ ئەبێ ئامێرەکە و هەبێ بەم بوو جەزە بەلاحی کە کوردستان هەیەی ئەبێ ئەو شتانە تەوفیرکەن بۆ خۆیان ئەی 7 میلیارد دلار هەر بودجێ ئەم ساڵە ئەبێت ئێستا مەفروزە ئەگەر ئەوان بە تەنگی خەڵکەوەن بڕۆن ئەو نەوع ئامێرانە بکڕن و خەڵک نەخەنە تۆقانەوە خەڵک نەخەنە دڵە ڕاوچیەوە ئەبێ ئەم ئەجیزانە ئێستا هەر ئۆردەر بکەی بە کرێدت کارتێکت هەبێ ئۆردەر بکە یانیشتی گەورە نییە میتەرە یعنی وەکو ئاڤۆمیتەر و ئەو شتانە وایە کە تو چۆن کارەبای پێ قیاسەکەی هەروایە جیازی زۆر بچکۆلەیە ئەمەنەیە ئەتوانی هەر لە ڕێی ئەمەزۆنەوە بیکڕی ئەتوانی هەر لە ڕێی دوبەیەوە بیکڕی دەیەها دانەوە بۆ بێ ئەوە تورکیا پڕە ئەوە ئەردەنە پڕە ئەوە ئێرانە پڕە ئێران خۆی دروستێکە ئەتوان مجموعەیەک بێن و قیاسیکەن بزانن ئایا ئەم واڵیەیەی کە لێەوە دەرئەچێ ئایا لە زمنی پێوەرەکانیان ئیتر ئەوە شتێکە یعنی حەلەکرێ لەبەرەوە تۆ کە ئامێرەکە نەبوو نابێت ئیتر خەڵک بترسێنیانی ئەگەر بکرێت ئەو توێژینەوانە و ئەو سلمانانەی جەناب ئاماژەی بۆکەی ئەگەر بکرێت ڕاستەوخۆ لەسەر مرۆڤ کاریگەری هەبێت تا چەندە ئەمانە لە کوردستانە ڕەنگی داوەتەوە یان دیاری داوە بڕاستی لێرە لە ئێستا وەک بەرچاو ئەکێ ئەڵێن ڕێژەی نەزۆکی زۆرە یا خۆت سەرەتانی خوێنمان زۆریان سەرەتانی مەمک زۆرە بە تایبەتی لە ژنانە خۆی توێژینەوەکانش دەریان خستووە لە ئێستا مەسەن لێرە ئەمە توێژینەوەیەکە ئەڵێ لە سی سپێرماتە حاڵەتی نەزۆکی لە پیاوانە زیە ئەکا بەهۆی بەرکەوتنی زۆری ئەم تیشکۆل جارێکی تریش بۆ مناڵان تووشی نەخۆشی پێستیان ئەکات تووشی نەخۆشی سەرەتانی خوێن لەو کاتەشە کە ئەو تیشکیان بە بەردەوامی بەربکەوێت ئەبێتە هۆی چی زووتر توشبوون بە ئەو نەخۆشیانی کە ئاماژەمان بۆ کرد و هەروەها جارێکە لەو دایکانی کە شیردەرن یاخود سکپڕن ئەم دایکە شیردەرانەوان لێ کە شیرەکانیان بەرەو کەمبوون بڕۆ ئەواتە شیریان کەمە بێتەوە یاخود مناڵە ئەو مناڵانی کە لە دایکە بن مشەوە دەرەچن بەهۆی ئەوەی کە ئەو تیشکە ڕاستەخۆ ئەیرێ لە چی لە بەردەوام وەری گرتۆ دایکەکەی و تەسیر لەسەر مناڵەکە کە لە ئەسنای دابەشبوونی خانەکانی لەشیە بۆی بێ بە کۆرپێکی تەواو ئەم تیشکە دەرەجێکی حرارەی زیاتر ئەیە بە خانەکانی و تێکی ئەشکێنێ واتە تەسیر لەسەر DNA خەلیەکانەکات لە وڵاتێکدا کە خاوەنی هیچ توێژینەوە و لێکۆڵینەوە و بە دوواداچوونێک نەبین چۆن دەتوانین مەرجی تایبەتی جیهانی تەندروستی بسەپێنین بەسەر کۆمپانیا و لایەنە جیاوازەکاندا یاخود داخۆ دەتوانن وەزارەتەکان و فەرمانگە جیاوازەکانی ئێمە دەتوانن مەرجیان بسەپێنن بەسەر کۆمپانیاکاندا کە پاڵپشت بێت بە توێژینەوە و لێکۆڵنەوەیەکی زانستی ئەمە پرسیارەکە وەڵامەکەی لای حکوومەت و دەستگا بەرپرسەکانێتی ئەو ڕێنمانە تا ئێستا کە بڵاو کراوەتەوانێ بەکاری هەندێ و لە ڕێگەی وەزارەتی خۆشمانەوە چەندەها جار ئێمە بڵاومان کردێتەوە و لە
زۆر لە دایری مەسەرەن بڵێن لە بەڕێبەراتی ژینگە لە پارێزگای هەولێر لە پارێزگای سلێمانی سەبارەت بە داواکاری هاوڵاتیان بۆمان هاتووە کە لە ترسی ئەو برجانی کە دانرێت کە علەساس توشببوونی عقم و توشببوونی مەسەرە هەندێک نەخۆشی سەرەتان و ئەمانە لەوەیەت ئێمە وەڵامی خۆمان ناوەتەوانێ و دوا راپۆرتی کە وەریشمان گرتووە لە ITU لە منەظەمی سەحی عالەمیەوانە نردومانە بۆیان بۆ دڵنیایی و هەر شتێکی شەبێ بێگومان لە وڵاتانەی کەوا پێشکەوتوترن لە ئێمە لەو تێژوینانەی کە ئەکرێت لەسەر ئەم جۆرە تەکنەلۆژیانە بێگومان بڵاو ئەکرێتەوانێ و پێشەموو کەسێکیش تێگەی نەک وەزارت بیزانێ خەڵک خۆشی زیاتر پێزانێت و ئەو حاڵەتەکە ئێستا بازەکرێت ناتوانین ئەو تەجروبانە بەو شێوازە وەکو وەزارەتێکی پەیوەندیدار بەو مۆزوعەوانە ئەمە ئیشی تەبعاً چەنەها کەسانی شارەزان لە بواری طبیە لە بواری مەسەلەن علمی اتصالات و مەسەلەن ئەم شەپۆلە کار و مەغناطیسیانی کەوا تەسیرات و تەجاربی عالەمی ئەوە لە کاری ئێمە نییە لە توانای ئێمانە بەو شێوەیەکو کارمەند ئێمە وەکو کارمەندێکی مەسەلەن گەیاندن لە بواری تەکنیکیەکانە لە بواری دامەزراندنە لە بواری مەسەلەن ئیشرافە لە هەموو بوارەکانی گەیاندنی ئەنتەرنێت و ئەمانەکەەوە ئیژەکەین نەگوەکو توێژەرەوەیەک لە تەسیراتەکانی ینی لەگەڵ ئیبداعی تەلڤیزۆنە لەگەڵ اختراعی تەلڤیزۆنە ئەم قسانە کرا لەگەڵ دروستکردنی جگەرەیە بە صناعی بە شێوەیەکی صناعی ئەم قسانە هەر کراوە لەگەڵ هەموو تەکنۆلۆژیایەک ئەم قسەیە هەیە یعنی ئەمە لەگەڵ هەموو تەکنۆلۆژیایەک ئایا ئەم تەکنۆلۆژیا ئتصالات بێ یاخود هەر شتێککە بێ جانبە خراپەکەی دەرەکەوێتەوە شتێکی زۆر باشە پێم خۆشە هەموو کەسێک جانبە خراپەکان دەربخا بۆ چکە ئەو جانبە خراپانەیە کە ئەم پێوەرانەیان دروست کردووە خەڵک بە نەخۆشی تێک چووە وەزعی تێک چووە اینجا پێوەەر دروست بووە بەڵام ئێمە وەکو جوابی تۆ بڵێ ئێمە کۆمپانیای ئاسسیل زۆر ملتەزمین بە هەموو پێوەرەکان وە لە زمانی ئەو پێوەرانە بە هیچ شێوەیەک هیچ زەرێکی ئەو ئەنتێنایەنە لەسەر ئەو تاوەرانە دیسان ئەڵم تاوەر خۆی زەرری نییە تاوەر ئاسنە بەس ئەو ئەنتێنایەنە بەڵێ ئەخ ئێمە بۆ ئەمانەیە بۆ خەڵک زیاتر چکە خەڵک ئەڵە تاوەر ینی تاوەر ئاسنە زەرری نییە کەواتە ئەو شتانەی کە ئیشعاعی لێ دەرەچێت کە بە تاوەرەکەوەیە وەکو کۆمپانیای ئاسسیل ملتەزمین بە هەموو پێوەرە ئینتەرناشناڵەکانەوە و دڵنیاتانەکەینەوە بە هیچ شێوەیەک ئێمە لە پێوەرەکان دەرنەچوینەوە زەرێکی بۆ هیچ مەترسیەکی بۆ سەحەتی ئینسان نییە و بە هیچ شێوەیەکیش لە زمانی ئەو پێوەرانە تۆ ئیش بکەی هیچ نەوع زەرێک بە سەحەتی ئینسان ناگەیەنێ ئەم دیاردانەی کاڵی کە دیاری داوە لە لای مرۆڤ لای ئاژاڵ تەنها لای درەختیش ئەمانە هەستەکەی ئەم تاوەرانەی کە لە هەرێمی کوردستان و لە شار و شارۆچکەکان بڵاو بوونەتەوە ئەگەر بەپی چ مەرجێ نەبێت ئەم حاڵەتانە ڕوادا ئایا ئەو مەرجانە لە کوردستاندا غایبە یان دانانی ئەم تاوەرانە بە شێوەیەکی حەشواییە بەبێ حسابکردن بۆ پێوەەر و پێوانە جیهانیەکان وڵی لە ڕاستیە من بێت بڵێم ئەم تاوەرانی ئێمە بە شێوی عشوائیە ناتوان بڵێم نا بڵێم بە شێوی عشوایی نییە هەر ناتوام لەسەر ئەو بڕیار بم لە بروی وەک وتم پێویستێکی وامان لەبەر دەستانیە تا من بتوانم ئەو تیشکە کە دەرەچێت لەو تاوەرەوە ئەگە بەرامبەرەکەی بەپی ئەو حساباتی کەوتمان لە بەرزی و لە دوورەکەی چەندێک ئەگاتە ئەو شوێنەی کە خەڵکی تیانیشتە جێبووە یاخود مەڕووماڵاتی تیا یاخود باڵندەی تیا ئەژی تۆ بزانی وەرگری ئەو تیشکە چەند ئەمژێ ئەو جسمە من پێوەرێکی وامان لا نییە تا ئێسا هەر وڵاتێکیش توێژینەوەی کرده بێس ئەم توێژینەوانش ئەم وڵاتان لەسەر وڵاتی خۆیان کردویانە بۆ نمونە WHO کە یەت ستاندردێکە بۆ دانەی بە پێی وڵاتێکی خۆی بەڵام لە وڵاتی ئێمەیانەی کردووە من نازام ئایا ئەم تاوەرە لە وڵاتی منادانراوە ئایا کە حساباتی بۆ بکەی یاخود بێ دراسی لەسەر بکەی لەو ڕێنجەیە دەرەچێت کە مەسموح بێت کە ڕێگە پێیراو بێت نازانی ئەگەر بەراوردی بکەین لە نێوان هۆکارە مەترسیدارەکان لەسەر تەندروستی مرۆڤ وەکو بۆ نمونە ڕۆژانە باز دەکرێت کە زۆربوونی ژمارە ئۆتۆمبیل و گازانی لێوان دەرەچێت کاریگەری خراپ و نێگەتیڤی لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها جگەرە کێشان و چەندین هۆکاری دیکە دەتوانین کاریگەریە مەترسیداریان نێگەتیڤیان کاریگەرە سەلبیەکانی ئەم بوارە لەسەر خەڵکی ئێمە لە چ شوێنێکا پاڵێنەکە یان بەراوردی ئەکرێت لە نێوان بەڵێ بەتەکید چ پیشەسازی ئۆتۆمبیل بێ یا جگەرە بێ یا موبایل بێ جۆرێکە لە پیشەسازی بەڕاستی ئێستا ئێمە وتمان ئۆتۆمبیل کێتە ناو شارەوە لەبەر هۆی دووکەڵکێشی هەیە هەوامان بۆ پیسەکات
بەڕاستی ئێمە بێ کۆنتترۆلی ئەمە پیسبوونی هەوا بکەین ئەوش بەدیلی بۆ دانراوە لەلایەن ژینگەوە بەدیلەکان چییە زیادکردنی سەوزاییە و فەحسی ئۆتۆمبیل و نابێت دووکەڵیشین یا ڕەش دەرکە بەم شێوەیە و هەروە جگەرە کاتێک کە مەسنەعێگا شوێنێک ئینتاجی جگەرەیەک ئەکات لەسەر جگەرەکە نووسیوێتی ئەم جگەرێت تۆ کە بەکاری ئێهێنی ئەی کێشیت هۆکارێکە بۆچی بۆ نەخۆشی سەرەتان یاخود هۆکارێکە بۆم جۆرە نەخۆشیە بۆی دیاری کردووی کە تۆ خۆت بەرپرسی لە بەکارهێنانی بەڵام کێشەکەی لێرەیە ئەم تیشکە هیچ کەس بۆنی ناکات ئەم تیشکە هیچ کەسێک نایبینێ بەڕاستی ئەم تیشکە هیچ کەسێک ناتوانێت لی بە دوور بێ من ناتوانم تهدیدی کەم ئەگەم شەو ڕۆژ لە بەرامبەری ماڵەکەمان تاوەرێک هەبێ بە هەرتزێکی زۆر بێتە ناو ماڵەکەمەوە من هەستی پێ ناکەم چکم نەئەبینرێوە گوتم نەبووە نەکرێت نەگوێشت لێتی بۆیە ئەمە ترسناکێکە خۆی لێرەیە لە وڵاتێکدا کە ئەم هەموو کێشە تەندروستی و ئابووری و کۆمەڵایەتی هەیە کە هەندێک کەس شارەکانی هەرێمی کوردستان بە زمانێکی تەنز ئامێز بە فڵچەی تەر لاو دەبات کە ئەم هەموو عەمود و ئەنتێن و تاوەرانە لە نێو شارەکاندا هەیە ئاخۆ دەکرێت باز لە چارەسەر بکەین یاخود چارەسەر چۆن دەکرێ و بەچێ دەکرێ و کەی دەکرێت زیاتر بۆ بەرنامەکەی بەڕێستان گلەی هاوڵاتیان لەسەر دانانی ئەو بورجانەیە کە لە گەڕەکانە دانرێکە ژمارەی زۆرە من پشتگیری هاوڵاتیان دەکەم لەسەر زۆری ژمارەکەی زیاد لە حەد ئەمە تەبعاً هۆکاری پێشکەوتنی تەکنۆلۆژیاکە و زروفی ئیداری کوردستان و زروفی دامەزرانی ئەو کۆمپانیانی کە لە پێش یەکگرتنەوەی ئیدارە و ئەمە کۆمپانیای ئاسیامە کۆمپانیای کۆڕەکەمە مەسەلەن زینەکە هاتووە ئەمە کۆمپانیای ئەنتەرنێتەکان بێجارێک کە مۆڵەتیان پێدراوە کۆمپانیای تەلەفۆنە بێسیمەکان نەبوونی ژێرخانێکی تەواوەتی حکوومەتی خۆمان بڵێن وەکو وەزارەت بەدانانی ئەو ئەبراجانە کە سابیت بێ بۆی هەموو کۆمپانیەکانی بخرێتە سەر ئەگەرچی جیاوازیەکی ئەو تۆش ناگەێنێت لە ژمارەکە بەڕێی من ژینگەکەی مەسەڵەن وەکو چۆنەڕی جوانی ژینگەکەی تێگاوە زیاتر لەوەی کە بڵێن تەئسیر و ترسی هەبێ لە جاتیەوەی لە گەڕێکێکا مەسەڵەن یەک بورج هەبێ تەماشاکی چواری تایە هیچ چوار کۆمپانیای جیاوازە بۆیە لێرە تاکی دەکەمەوە لەسەر ئەوەی کە ئەگەر یەک بورجیش بواە چوار هێند ئامێری چوار کۆمپانیا هەرە چووە سەر ئەو بورجە یعنی قەبارەکەی هی ئامێرەکانی بڵێن BTSەکان و سەحنەکانی کە ئەچێتە سەر ئەو بورجە هیچ چوار کۆمپانیای چووە سەر لە بریەوەی کێسە چوارە بۆ شەپۆلەکان هەر هەمان ئەو شێوەیە کە خەڵک ئێستا بیری لێکاتەوە جا بۆیە تاکی دەکەمەوانە دیسان لەسەر ئەوەی کەوە تەنها بەڕێی ئێمە منزەری شوێنەکان مەسەلەن بڵێن شەریکەیەکی فەڕەنسی عالەمی هەیە بە ناوی ئەلکاتل لوسنتەوە کە لە نزیکی لە 130 وڵاتی عالەمە ئیشەکە تەقنیەیەکی تازەی بەکارهێناوە ئێستا و بەتەما بچێتە جێبەجێکردنەوە کە لە شێوەی بۆکسێکی زۆر بچووکایە لە جاتی ئەم هەموو بورجە کە دائەنرێت کە ئەمەش دوو ئیسفادەی هەیە لە ڕووی تاقەی بەکارهێنرای و بورجەکانەوە کە ئەو زەرەرەی هەبێ بۆ سەر سەحەتی ئینسان لە ساپەنجا ئەو تاقە کەمەکاتەوە و بۆ منزەری شارەکانی ژانی ئەوە توانێت کە ئەم بورج و ئەو تەکلیفەیە ناهێڵێ و تەکلیفەی شەریکەکانیش کەم بکاتەوە بەڵام ئەمەی ترجارێ لای ئێمە ئەو شەریکەی وجودی نییە ینی ئیتیفاقیات لەگەڵەیە و هیوادارین کە حکوومەتی هەرێم و شەریکەکان کە هەوڵ بن لەگەڵ ئیتیفاقیە بکەن و بزانین لە ساڵانی داهاتووە ئەم تەقنیە تازای لێرە جێبەجێ بکرێ. ئێستای عێراق و هەرێمی کوردستانە ئێوە خاوەنی چەند تاوەرن؟ ئێمە تقریبا لە عێراقا ئێستا لە 5,000 موقعمان زیاتر هەیە بۆیە لێرە جوابی تاوەرە نایەمەوە ئەڵێم موقع مەبەستم ئەوەیە دوو موقعی ئیتصالات جاری وایە بە یەک تاوەرەوە یعنی چونکە ئێمە دوو باندمان هەیە باندی 900 مگاهرتزمان هەیە باندی 1800 مگاهرتزمان هەیە جاری وایە ئەمیان ئەنتێنا و BTS خۆی هەیە ئەمیان ئەنتێنا و BTS خۆی هەیە ئەی خەینە سەر یەک تاوەری ئاسن لەگەر لەبەرەوە ڕقمی تاوەرە بەمێ لەوانەیە تاوەر نزیکی 3500 بۆ 4000 تاوەرمان هەبێ بەڵام وەکو مەواقع زیاترین چکە جاری وایە یەک تاوەر دوو موقعی تایە لەسەر ئاستی شارەکان بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەگەر باسی هەولێر و سلێمانی و دهۆک بکەین یعنی احتیمالە لە کەمتر لە 1000 بێت بە هەر سێ پارێزگاکە ئێمە گەرمیانیشمان هەیە ئەوە شەر بە ئێمە کوردستان حسابێکین لەوانەشە لەوێت تقریبا نزیکی 200-300 مان هەبێ ینی منطقەی دەربێنی خان و کەلار و ئەتر ئەو شوێنانەی تر
لەبەرەوە ئێمە ئەو تقریبا بە هەر هەمووی گاتە ئەم ناوچەیە لەوانەیە 1200 مووقعمان هەبێ بە هەر هەمووی کە ئێمە جارێکی کە ئەڵێن مولتەزمین بە هەموو شتێکەوە جەنابەت ئەتوانی یەک شتی کەم لێ پرسی بڵێ مەترسێکە خۆ ئەی تاوەر ناکەوێت ئەگەر عاسفەیەکی زۆر بەقوت بێ هەر باسی ئێمە تاوەرمان نەکرد مەترس یعنی ئەو مەترسی کەواتە یعنی هەموو شتێک مەترسی خۆی هەیە هەموو شتێک ئەگەر ئەو تاوەرە ئەگەر دوا دروستێ نەکردی بێ یەکەم وا جوان بڕۆکانە نەبەست بێ ئەگەر قابلیەتی حملی ئەو مەوادانەی نەبێ ئەگەر قووەتی تاوەرەکە و فاوندیشنەکەی هی ئەوە نەبێت تحملی ڕەشەبای کوردستان بکە تاوەرەکەیەکەوێ خەڵکە کوژێ مەبەستم ئەوەیە کەواتە هەموو شتێک لە دنیا بە شێوەیەک لە شێوەکان لەوانەیە ئەگەر بە خراپی بەکاریبێنی زەرری هەبێ بە باشی بەکاریبێنە زەرری نییە خۆشبەختانە تا ئێستێمە یەک حاڵەتمان نەبووە تاوەرێکمان کەوتووە نەزەرێکیشی سەحی دروست بووە لە لای شتەکانی ئێمەوە چونکە ئێمە ئەزانین کەوا هەموو پێوەرەکانمان ئتیباع کردو بە شێوەی ڕاست کۆنتترۆل یان چارەسەری ئەم حاڵەتە چۆن نەکرێت لە هەرێمی کوردستان لە ڕاستیە بۆ ئێستەی ئێمە حاڵی ئێستی ئێمە باشتر وایە ئەو پێویستیانە ئەو ئامێر و جیازانە بەکار ینی بهێنرێتە ناو خۆی کوردستانەوە کە ئەتوانن چی پێ بکەن بتوان قیاسی ئەو تیشکەی پێ بکەن خاوەنی کەمپینێکیشیت بۆ لابردننی تاوەر و ئەنتێنەکانی هێڵەکانی مۆبایل بۆ دەرەوەی شارەکان دوا ئەنجامی ئەو کەمپینە بە شۆگەیشتو لە ڕاستیدا گومانی تێدانە ئەگەر ئێمە بەدیوێکی تررا مەسەرەکە لێک بنەوە کۆمپانەکانی مۆبایل خزمەتێکی زۆران بە پەیوەندەکانمان کردووە لە ژیاندا و کاراسانیان بۆ کردوین ئێمە ڕاگەاندنی ئەم کەمپینەمان بە بەرژەوەندی خەڵکە لەبەر ئەوەی کە خەڵکی لە مەترسیەکان و لە گومانەکان و لە ترس و دڵە ڕاوچەکان دوورکەوێتەوە لە ڕاستیدا دەرەنجامی توێژینەوەکان ئەوەیە کە بورجی مۆبایل و ڕادیۆ و تەلەڤیزۆن و ئەنتەرنێتی وایرلس و هەموو ئەو بورجانی کە بش بە شەپۆلی مایکرۆوێڤ دەبەستن نابێت لەناو شاردا هەبن ئێمە بۆ ئەمە بەسەر لە ڕاستیدا کەمپینێکمان ڕاگەاندووە بە ناوی کەمپینی ئایندەوە کە هەڵمەتەکە لە ناوچەی خۆمان و دەست پێ ئەەکەین و هیوادارین کە ئەم کەمپینە بەردەوام بێت و هاوڵاتیانی خۆشەویست و هەموو شارە خۆشەویستەکەیمان ئاگادار بن لەو مەسەلەیە ئێمە ناڵین بورجی مۆبایل هەر نەمێنێت لە ناو شارە بەڵام بەڵکو دوور خرێتەوە لە ئاوەدانی و لە مودای سەلامەتی دادان برندێت کە سەر شاخەکان و سەر بەرزاییەکانە ئەو کاتە هەمومان شەپۆلمان دەبێت مۆبایلمان دەبێت بەڵام لە مودای مەترسیدا نابین واتە ئێمە ناڵین هەر بورجی مۆبایل نەمێنێ بەڵام لە ناو شاردا بە هیچ شێوەیەک بە هیچ یاسایەک بە ستانداردێکی وڵاتە پێشکەوتەکانی دنیا ڕێپێنیان تۆ دەزانیت دەرەنجامی ئەم کەمپینەی تۆ زیانی $10 میلیۆن لە کۆمپانیەکانی هێڵەکانی مۆبایل دەدا لە هەمان کادا تۆ بەدیلێ چییە بۆ بردنە دەرەوەی ئەم ئەنتێن و ئەم تاوەرانە بۆ دەرەوەی شارەکان ئایا وەک خۆیان دەڵێن ناتوان و هیچ وڵاتێک نییە کە بتوانن لە دەرەوەی شارەکان تەنیا تەختی هێڵەکانی مۆبایلیان بکەن بەبێ دانانی ئەنتێن لە ناو وڵاتەکاندا ئەگەر ئێمە هەرچی قسەیەک دێتە بەرسا دەڵێن ئەوروپاوە ئەگەر ئێستا تەماشا ئەوروپا بکەن دەبینین کە بورجی مۆبایل بۆ شێوەی ئێمە نییە لە ناو شارەکانیاندا و ئەگەر هەش بێت لە ئەنجامی توێژینەوەکاندا لە لابردنیدان و لە دوورخستنەوەیدان کۆمپانیەکانی مۆبایل ئەگەر بێت و بەرژەوەندی خەڵک لە بەرچاو بگرن دەبێت خۆیان هەستن پرۆژە پێشنیارێک بۆ خۆیان دروستکەن کە لە ڕاستیدا لە ئایندە ئەم مەترسیە قوڵتر نەبێتەوە و لە ئێستاە فریایکەون کۆمپانیەکانی مۆبایل بەرژەوەندیان لەوەدایە کە لە ئێستادا خەڵکی لە مەترسیەکانی بورجی مۆبایل ئاگادار بکەنەوە تەنانەت ڕاجێش کۆپراکە زانایەکی هندیە لەو بوارەدا توێژینەوە زۆری کردووە دەڵێت دەبێت ئێمە ئەم کارە لە پێناوی نەوەکانی ئایندەمانە بکەین لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەمتان پێشکەش کرا هیوادارین لە ماوەی ڕابردوودا هەم توانی بێتمان شەنوکەوی بابەتی گومان و کێشە تەندروستیەکانی تاوەرەکانمان کرد بێت بۆ ئێوە یازیز و هەم توانی بێتمان سەرنجی کۆمپانیا و لایەنە جیاوازەکان و حکوومەت ڕابکێشین بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی هەیە لەم هەرێمەدا تا بەرنامەی ئایندە و شەنی داهاتوو شاد و کامەران بن و بە تەندروستیەکی باشتان ئەسپێرین.